لە سلێمانی بەرزترین نرخی کارەبا بۆ مۆلیدە ئەهلیەکان تۆمار کرا. بۆ ئەم مانگە هاوڵاتیان دەبێت 16 بۆ 17,000 دینار لە بەرامبەر 1 ئەمپێر کارەبای مۆلیدەی ئەهلیدا بدەن. بەڕێوەبەری ڕاگەاندنی کۆمەڵەی مۆلیدە ئەهلیەکانی سلێمانیش دەڵێت ئەگەر حکوومەت وەک جاران گازیان بۆ دابین بکات ئەوە لە باتی 17,000 دینار 9,000 دیناریان لە هاوڵاتیان وەردەگرت. ئەم مانگە زۆرترین کارەبا کە درابێ 400 بۆ 435 کاتژمێر کارەبا دراوە. ئەویش جیاواز لە شوێنەکان لە شوێنە بۆ شوێنێکی تر جیاوازە. نرخەکەش کاتۆتەوە لە 16,500 بۆ 17,500 دەرەچێ. مهم تێچووی کە لەسەر ئەستۆی هاوڵاتیانە وڵاتیان پارەکەی دابینەکەن سێ بەشی گازەی بە ئەلبەتە ئەگەر لایەنی پەیوەنددار گازمان بۆ دابین کە ئەم نرخە بەم زەقی و بەم شێوازە بۆ هاوڵاتیان نایەتەوە کەمترە. هاوڵاتیان کارەبای نیشتیمانیان لابۆتە کاسپەر و کارەبای مۆلیدەش گیرفانیان خاڵی دەکاتەوە. ئەم هاوڵاتیە فەرمانبەری حکوومەتە و دەڵێت نازانم موچەکەم بەچی بدەم بە کرێی خانوو یان کارەبای مۆلیدەی ئەهلی یان کرێی شتەکانی تر و هیچیشم بۆ نامێنێتەوە. ئەم هاوڵاتیەش کاسبکارە و ئاماژە بۆ ئەوە دەکات ئەم مانگە دەبێت بۆ 3 ئەمپێر کارەبای مۆلیدەی ئەهلی 51,000 دینار بدات و کارەباکەشیان بەو شێوەیە نییە. وەڵی کارەبای حکومیەوە هەر نەبوونی باشە یەکجار نەجات دەبێت ئەهلی مۆلی دەکەش ئەمەنە بۆیێتەوە نازانی چی کابرا کرێ چی بێ نانی نازانێت کرێ بە مۆلیدە کارەبا ئاو خۆک و کارەباکەش ناتی حکوومەت پارەشە هەر بۆێنێتەوە. وڵی پارەکەمان زۆر زۆرە دایمە خەریکی بێ خەریکی دۆزاڵدانەوە بین پارەکەی زۆر زۆرە جابشکم حکومە شتێکمان بۆ بکە و لە ماڵەوە چەند ئەمپێر کارەبای مۆلیدە دێت؟ وڵا 3 ئەمپێرمە 3 ئەمپێر دێت تقریبا نەگاتە نزیکەی 50,000 دینار. ئەمە پارێکی زۆر نییە. بەرە وڵا پارێکی زۆر زۆرە پارێکی زۆر ئیش و کاریش نەکاکە نەماعاشێنە ئیشەیە بەخۆوە. خاوەن مۆلیدە ئەهلیەکان هاوشێوەی هاوڵاتیان لەگەڵ حکوومەت کێشە و گرفتیان هەیە و ڕۆژانە دەبێت بەبێ وەستان زیاتر لە 16 سەعات کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەن. بەو هۆیشەوە مۆلیدەکانیان لە کار دەکەون و بەهۆی دابین نەکردنی گازیشەوە دەبێت بۆ هەر لیترێک گاز 600 دینار بدەن. خاوەنی مۆلیدەیە و دەڵێت ئەگەر حکوومەت هاوکاریان بێت بە نیوەی نرخی ئێستا کارەبا بە هاوڵاتیان دەدەن. مۆلیدە زۆریشەکە بۆتان ئەرزانن ئیتر لە 16 سعات کەمتر نییە لە ڕووی گاز و ئەو شتانەوە. ئەگەر گازەکە حکوومەت بداتێ بە نیوە قیمەتەی کەم ساڵان وا بوو بە نیوە قیمەتی کەم مەیەتی ئەو کاتە لەسەر بۆ خۆشمان باش و بە هەم بۆ خەڵکی هاوڵاتیش باشترە. ئێستا ئەمبێری 16,000 حەڤۆنیێتەوە ئەو کاتە لەوە 10,000 باتایەوە. لەم چلەی هاوینەدا هاوڵاتیان بۆ ئیشپێکردنی موبەریدەیەک و سەلاجەیەک و چەند گڵۆپێک پێویستیان بە 3 ئەمپێر کارەبا هەیە. بۆ ئەم مانگەش دەبێت 51,000 دینار بە کارەبای مۆلیدە بدەن چونکە مۆلیدەکان ڕۆژانە زیاتر لە 16 سەعات کارەبایان پێداون. ئەوەش لە کاتێکدایە حکوومەت سەرقاڵیکردنەوەی وێزگە و دانانی پێوەری زیرەک و کارەبای سیمکارت و جۆزەی 20 ئەمپێریە بەڵام هیچ لە ڕەوشی کارەبا ناگۆدرێت و ڕۆژانەش حکوومەت ناتوانێت 6 سەعات کارەبا بۆ خەڵکی دابین بکات. بەم حاڵەشەوە سەرۆکی حکوومەت داوا لە هاوڵاتیان دەکات فێری کەلتوری دەستگرتن بە کارەباوە ببن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.